ئەوەی کە من لەبەر چاومە زیاتر لە معنای تەحایە چییە؟ چۆن تۆپێک هەڵێ ئا بە ئاسمانە ڕۆ، شوتێکی تێڵی بە ئاسمانە ڕۆ. ئەم زەویاڵی تۆپێکە لە ناو بۆشایی ئاسمانە شوتێکی تێڵیرا و ئەڕۆ. زان یانی چی؟ تەحا بە سێ معنە هاتووە لە لوغەیە، سێ معنای هەیە. بە معنای یەکەم بەعودە، شتێ دوورخیتەوە. دووهەم بە معنای ڕەمە، ئەڵێ تەحە الکوڕە یعنی ڕەمە الکوڕە، تۆپ هەڵێ، تۆپێک هەڵیداوە تێڵی. لەگەڵ بە معنای بەسەتە، بەم سێ معنایە هاتووە. لە زمانی عەرەبیە تەحا سێ معنە، بە معنای بەعودە، شتێ دوورخیتەوە. دووهەم بە معنای تۆپێکی خۆ شتێ فڕێدی، فرێدان، شتێ فرێدەیت. سێم بە معنای پانکردن و ڕاخستن، پانکردن و ڕاخستن. هەردووکی نازانم چی ئەوەی من لە خەیاڵمە، ئەوەی کە من لێرەیە لە خەیاڵمە لەم سێ وشەیە لە لوغەیە. ئەوەی زاناکانی زۆر لەڵێن معنای بەسەتە هاوچی چۆمانە دێن کە زەویەکە پان کراوە لەبەر چەمانە و ڕاخراوە بالفعل وایە. بەڵام ئەوەی کە من لەبەر چاومە زیاتر لە معنای تەحایە چییە؟ چۆن تۆپێک هەڵێ ئا بە ئاسمانە ڕۆ، شوتێکی تێڵی بە ئاسمانە ڕۆ. ئەم زەویاڵی تۆپێکە لە ناو بۆشایی ئاسمانە شوتێکی تێڵیرا و ئەڕۆ. دەزانن ئەم زەویە چەند جۆر حەرەکە و جوڵانی هەیە لە ئاسمانە بە چەند ئاراستە لە جوڵەیایە. جوڵەیەک بە دەوری خۆیان خولێتەوە ئاوە، جوڵەیەکی کە هەیە جایسە ئاوە لارە سوبحانەڵڵا بڵێم وەکو چی و کۆیسا ماو تۆزێ ئاوە ڕێک نەوەستاوە، ئاوایە لە ناو بۆشای ئاسمانە ئاوایە. و ئەژڵێن هەر بە چەند ملیۆن ساڵە جارێک ئاوا قڵپێکە بێتەوە بەم دیویشە. باشوورە بێ بە باکوور، باکوورە بێ بە چی؟ بە باشووران تا ئێستا چەند جارەوە ڕوویداوە. ئێستاش ئاوا لارە، خوا زانێ لە چ لەحزەیەکە. خولانەوەیکی کەی هەیە بە دەوری زەویە، ئەوە دەوری خۆرە. خولانەوەیکی کەی هەیە لەگەڵ خۆرە، مەجموعەی شەمسی هەر هەمیان پێکەوە بەرەو بورجی نەسرە ڕۆن بە سورعەتی 12 کیلۆمەتر لە سانیەیەکە. بە هەموو مەجموعەی شەمسی تێگەی لە ناو دەربتەبانەیە بەرەو تۆپەڵە ئەستێرەی گەڕۆن پێوتێ بورجی نەسر، ئەوێ ڕایانەکێشێ بە سورعەتی 12 کیلۆمەتر لە سانیەکە. وە لە عالمێکی رووسیان پرسی لە ساڵەکانی حەفتاکان هەبوو، وتی ئەگە بڵێن تازەترین کە کەشفتان کردو لە ئاسمانە، وتی ئەمێ ئەمە دی ساڵەکانی حەفتاکان و معلومات. باشە کە زەوی و مەجموعەی شەمسی بەرەو بورجی نەسر ڕۆن بە سورعەتی 12 کیلۆمەتر لە سانیەیەکە. خولانەوەیەکی تری هەیە لە ناو دەربتەبانەیە ڕێک لەگەڵ حەرەکەی هەموو دەربتەبانەیە کە وەکو حەلەزۆن وایە. حەلەزۆن چی پێوتێمە ئێوە گۆچکە ماسی قۆزاقە کە ئاوا پێچی خوارەوە ئابەم شێوەیە هێگەی خولانەوەی کشان هەیە ئەمە خۆر و هەموو ئەم مەجموعەیە لە ناو چییە؟ لە ناو دەربتەبانە. دەربتەبانە خۆشی بە هەرچی ئەستێرەکانی و هەیە خولانەوەیکی تری هەیە لە ناو تۆپەڵەی ئەستێرەی ترە. مانەمە تۆپێکە تێهەڵیرەوە بەم ئاسمانەیە بەس بە قیاس نەگەوەی بە هەڕەمەکی. وەکوڵ فی فەلەکین یەسبەحون، هەر هەمویان لەو ئاسمانەیەمە چییە؟ ئەڕۆز. کەواتە یەکێ لە معناکانی تەحا ڕەمە بالکوڕە، تۆپەکە تێی هەڵێت و بڕۆ. یەکیان بە معنای دوورخستنەوە، هەرە ڕوا دوورەکەوێتەوە، بڵێ کوێوە ڕوا لە چی دوورەکەوێتەوە لەو شوێنەوەی کە لێوی دەرچوە بەرەو کوێ ڕوا هەرە ڕوا. یەکێکشان بە معنای ئەگە خودی زەویەکە خۆی بێ بە معنای ڕاخرانەکەی و پانبوونەوەکەی بۆ معناشە دێ. کەواتە ئێستا تێگەیشتن معنای تەحا ئەم سێ معنایە هەرفێکی هەڵەگرێ. خوای گەورەش خۆی زانێت کە کامیان نزیکترە لە عینەکەوە. بەڵام بالفعل زەوی بەم زەوی و چۆن لەو ئاسمانەیە ئاوا فڕێ دراوە ئەڕوات. کوڕەکەیاکی برا نە بە جادەی قیراڕوە، نە بە قولاب هەڵواسراوە، نە دار و هینێکی پێوێ ڕاگیر کرابێ. کورە ئەی هەوان نەسکەی هەیە وەکو قتال لەسەری بڕۆ. کورە تۆپێکە لەو ئاسمانەیە هەڵیداوە هەر چیژەکە هەر ئەژۆ ئەی دوو معنە هەیە لەو جواتر لەگەڵ تەحایە بگوچێ. تەحا تۆپێکە هەڵیدەی، ئەم زەویێش کاکە تۆپێکە لەو ئاسمانەیە هەڵدراوە. والله أعلم.